مانگی ڕەمەزان و دەروندروستی ئەزیزان بەداخەوە تاکەکانی کۆمەلگای خۆمان دەناڵێنین بە نەخۆشیەکی زۆرەوە کە ناڵێن زۆربەی تاکەکان بەڵام بەشێکی زۆری تاکانی کۆمەلگا هەیەی کە بریتیە لە کێشە لە کۆندامی هەرسە. کۆندامی هەرسێکێکە لەو کۆندامانی کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە حاڵەتی دەرونی مرۆڤەکەوە. کاتێک کە گەدە پڕ دەبێت، کاتێک کە ڕیخۆڵە پڕ دەبێت، کاتێک نەخۆشەکە تووشی سکچون دەبێت، نەخێر تووشی قەبزی دەبێت، نەخێر تووشی غازات دەبێت کە لە وڵاتی خۆمان پێی دەڵێن قۆڵۆن عەسەبی باوڵ سندرۆم، بەڵێ یەکێکە لەو حاڵەتانی کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە دەرونی نەخۆشەکەەوە. ئێمە نەخۆشی وا دەبینین سیارەی فول، ماڵ و عایلە، موچەی باش، بەڵام هەمیشە نائارامە. بۆ چکە لە بەرەوەی قۆڵۆن عەسەبی هەیە، هەمیشە تریق و تاقێکێتی ناوسکی خۆی دەڵێ دکتۆر هیچ تااقەتم نییە لە هیچ کۆڕ و سمینارێکە دانیشم، لە هیچ مەجلیسێکە سەردانی هیچ میوانداریەک بکەم. من دەڵێم بە تۆش و بەوانش و بە هەمووشمان مانگی ڕەمەزان فرسەتە. مانگی ڕەمەزان فرسەتە بۆ ئیسراحەتدان و ئارامی بەخشین بە کۆئەندامی هەرس. کاتێک کە تۆ بۆ ماوەیەکی زۆر خواردن ناخۆیت و کاریگەری لەسەر ڕیخۆڵەکان کەم دەکەیتەوە و کاریگەری لەسەر مەعیدە کەم دەکەیتەوە و تەقریبەن کۆندامی هەرس تۆزێک ئاسوودەیی پێدەبەخشی و لە ئەنجامە قۆڵۆنەکە تۆزێک کەم دەبێتەوە و لە ئەنجامە بێتاقەتی و ناڕەحەتیەکانت کەم دەبێتەوە. بۆیە بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر حاڵەتی دەرونی خۆت دروستە بێت. بەڵێ کاتێک کە تۆ ئیش لەسەر ئەوە دەکەی کە هەموو خواردنێک نەخۆیت، کاتێک کە ئیش لەسەر ئەوە دەکەیت لە مانگی ڕەمەزانە هەموو خواردنێک تەحویل نەکەیت و نەینێری بۆ ڕیخۆڵەکانت و نەینێری بۆ گەدا، ئەو وەختە بە جۆرە لە جۆرەکان بۆ ماوەی 15 سەعات مەعیدە واتە گەدا لەگەڵ ڕیخۆڵەکانە ئیسراحەت دەکەن، ئاسوودە دەبن. لە ئەنجامە کۆمەڵێ هۆرمۆنات و کۆمەڵێ ئەنزیمات و کۆمەڵێ مادە لە لاشەی مرۆڤ زیاد و کەم دەکات و لە ئەنجامی ئەمەشا کاریگەری لەسەر مێشک و دڵ و دەروون دروست دەکات. بۆیە یەکێ لە حاڵەتەکانی کە مرۆڤ زۆربەی کات نائاسوودە دەبێت، نائارام دەبێت، بێتاقەت دەبێت، بریتیە لە گەدەیەکی پڕ. بریتیە لە گەدەیەکی پڕ هەر لە ڕووی دەنووزانیەوە سەرمێنراوە دەڵێن مێشک ئیبداع و داهێنان بیرکردنەوەکانی مێشک لە کاتێکە کە مەعیدەت پڕە و ڕیخۆڵەت پڕە باش بۆ بیر بۆ ناکەوێتەوە. لە ڕووی دەنووزانیەوە سەرمێنراوە زاکیرە و مێشک و دڵ و دەروون و بیرکردنەوە بۆ شتی باش و چاک ئەگەر تێ پرۆژێک جێبەجێکە، ئەگەر تێ ئەفکارێکت هەیە، ئەگەر تێ بیر لە شتێک بکەیتەوە، ئەگەر تێ بڕیار لەسەر شتێک بدەیت لەسەر مەعیدەی پڕمەیدە، لەسەر مەعیدەیەکی تاڕادەیەک نیمچە بەتاڵ باشتر و چاکتر و مەزبوطترە. مێشک زیاتر ئیش دەکات و کاریگەری زیاترە. ناڵێن زۆر برسی، بەڵام بەلایانی کەمەوە زۆر مەعیدە پڕ نەبێت و 100% بەوە نەبێت کە فول بێت و نەتوانی بیرکەیتەوە. بۆیە لە ڕێی ئاسوودەبوون بە کۆئەندامی هەرسەوە و لە ڕێی ئیسراحەتدان بە ڕیخۆڵەکانەوە دەرونی ئێمە ئاسوودە دەبێت، قۆڵۆنی مرۆڤەکان زیاد کەمتر دەبێت و هۆکارێکە بۆ ئەوەی کە دەرون دروست بی و بتوانین بەخۆشی و بە ئاسوودەیی بژین لە ژیاندا. بەداخەوە لە وڵاتی خۆمانە یەکێکی تر لەو نەخۆشیانی کە بەربڵاوە بریتیە لە نەخۆشی غودە. نەخۆشی غودە ئێستا لە ئافرەتانی عەزیزمانە لەم وڵاتی خۆمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت و لە نۆرینگەکانە ڕۆژانە هەستی پێ دەکەین لە ناو تاکەکانی کۆمەلگایە زیاد دەبێت. غودە ڕەنگە هۆکاری زۆر بێ، ڕەنگە وراسی هۆکار بێ، خواردن ڕەنگە ڕۆڵ ببینێت و بە تایبەتی قەلەقی و بێتاقەتی و دوودڵی و دڵەڕاوکێ. ئێمە کاتێک کە نەخۆشێک فەحسی غودەی بۆ دەکەین، یەکێ لە شتە زۆر گرنگ و مویمەکان کە پێی دەڵێن کادێ دەکەم سترێس مەهێڵە، قەلەقی و بێتاقەتی و دڵڕاوکێ مەهێڵە. بۆیە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر گرنگە و ئێمە تەجروبەیەکمان هەیە لەوەی کە خەڵکانێک کە کێشەی غودەیان هەیە بە جۆرێ لە جۆرەکان نەخۆشیەکانی غودەیان استیقرار دەبێت، سابت دەبێت، باشتر دەبێت، چاکتر دەبێت. ناڵین 100% نەخۆشی غودەکەی نامێنێ، بەڵام باشتر و چاکتر و مەزبوطترە ئەو زەبزەبی و بەرز و نزمی کە جاران دەیکرد بەو جۆرە نایکە. کەواتە یەکێکی تر لەو حاڵەتانی کە
کێشە بۆ دەرونی نەخۆشەکە دروستەکە دەڵێن نائارامم نائاسوودەم بێتاقەتم بێزارم گیانم دازاوێتەیەکە هەنێ نەخۆشیڵە دکتۆر وا ئەزانم دنیا بەسەرما ڕووخاوە لە ئەنجامیەوەی کە ڕێژەی غودەکەی زیادی کردویان کەمی کردووە بۆی مانگی ڕەمەزانیش بەڵام بۆ مەرجەی تەنسیقێک لەگەڵ دکتۆرەکە بکرێ دەرمانەکانی بەجۆر لە جۆرەکان ڕێخستی بێ و بەڵام لەلایەکشەوە خواردنی خۆی ڕێخستی بێ و لەلایەکی ترەوە حاڵەتی دەرونی خۆی باشتر و چاکتر کرد بێ چکە مەسەلەی سترێس مەسەلەی قەلەقی و دوودڵی و دڵڕاوکێ کە لە مانگی ڕەمەزانە کەم دەبێتەوە یەکێکە لە هۆکارە زۆر گرنگەکان بۆی ڕێژەی هۆرمۆنی با بڵێن غودە باشتر بێ و چاکتر بێ کە هەل لە ڕووی دەروونزانیشەوە لە ڕووی تووبیشەوە سەرمێنراوە لە ئەنجامی برسێتی ستارڤیشن فاستین لە ئەنجامی برسێتیە بۆ خۆی ئەمەش کاریگەری لەسەر هۆرمۆنی غودە دروست دەکات و لە ئەنجامە ڕێژەی بەرزبوونەوەی تیسری و تیفۆڕەکانیش تەرتیب دەبێت و ڕێک دەبێتەوە سابت دەبێت بەو شێوە بەرز نابێتەوە و لە ئەنجامیشە نەخۆشەکە زیاتر هەست بە ئاسوودەی دەکات و کاریگەری دەرمانەکانی لەسەر زیاتر و باشتر و چاکتر دەبێت تۆ لەکوێ نەخۆشەکە دەرمانێکی خوارد بێ و بەڵام لەگەڵ هەموو ئەو خواردنانەی ترە لەکوێ نەخۆشەکە خواردنێکی کەمی خوارد بێ و بەڵام بەیانیان پاشێوانیان ئێواران حەپی غودەکەی لەگەڵا خوارد بێت بۆم بە تاکید حەپەکە کاریگەری باشتر دەبێت چاکتر دەبێت و ڕێژەی توشبوون بە غودەکە کەمتر دەبێت و ڕێژەی چاکبوونەوە و باشتربوونی زیاتر دەبێت بە ئومێدەی ئەم بوارەش لە مانگی ڕەمەزانە سوودی لێوەرگرین بۆی بتوانین ئاسوودە و ئارام بین ئەزیزان ئازار و بێتاقەتی و ناڕەحەتی گورچیلە و بۆڕی میز تەنها ئەو کەسانی کە هەیەە هەستی پێ دەکەن تەنها ئێمەی پزیشک دەزانین کە چەند ئازاری بەردێکی بۆڕی میز زۆر جار لە هەندێک لە کتێبەکانە وەکو مناڵبوون وەکو خوڕی خۆڵەکوێرە ئازارێکی زۆر بەو تاکە بەو مرۆڤە دەدات ئەو کەسانی کە بە خانەوادە نەخۆشی گورچیلیان هەیە و بێتاقەت و ناڕەحەتن کە احتیمال زۆرە ئەمانش تووشیان بێت و ئەو جۆرە کەسانی کە بەداخەوە ترس و خۆف و دڵەڕاوچی و حاڵەتێکی دەروون نادروستیان هەیە بەوەی کە نەوەک ڕۆژێ لە ڕۆژان تووشی کێشەی گورچیلە بین دەڵێن مانگی ڕەمەزان فرسەتە مانگی ڕەمەزان فرسەتە بۆ ئەوەی ڕابی لەسەر ئەوەی کە ئێواران شلەمەنی زۆر بخۆیت ئەوە مانگی ڕەمەزانە زۆر جار بیری تاکەکانی کۆمەلگا دەکاتەوە دەبێت شەربەتی فرێژ بخۆیت ئەوە مانگی ڕەمەزانە بیری تاکەکانی کۆمەلگا دەکاتەوە کە شتێک هەیە پێی دەڵێن ئاو چێژی هەیە تامی هەیە خۆشی لێوەرەگریت زۆر جارێمە خەڵکمان دوانەوە دەڵێ کاکتۆر من ڕەنگ ڕەمەزان بۆ ڕەمەزان وەکۆڵێ تۆزە پەلاماری ئاوەدەم ئەگەر نا زۆر مشتری ئاو نیم زۆر وەکۆڵێ زۆر تالبی ئاو نیم ئەم بۆ خۆی شتێکی خراپە دەبێت لە ڕێی مانگی ڕەمەزانە ئەم حاڵەتە دەرونێ بۆ خۆت باشتر و چاکتر و مەزبووتر بکەیکە بەڵێ تۆ چۆن پارشێوان و ئێواران ئاوێکی زۆر دەخۆیت و هەمیشە ئێمە هانت دەدەین دەڵێن وریابە دەبێت ئاو شلەمەنی زۆر بخۆی بۆی جسم و لاشت ئاسو دەبێت لە ڕێی مانگی ڕەمەزانە دەبێت حاڵەتێکی دەرونی باش و چاک و مەزبووتت بۆ دروست بێت کە بەڵێ لە مانگی ڕەمەزانە بۆ ماوەی 10 ساعت 15 ساعت تۆزێک ئاو کەمتر دەخۆیت ڕەنگە حاڵەتێکی دەرونی بێتاقەتیت بۆ دروست بێت بەڵام لێتان ناشارینەوە ئەوانەی کە بەردی گورچیلیانێ زۆر جار لە مانگی ڕەمەزانە فڕی دەدەن ئەوانەی کە بەردی بۆ نونە بۆڕی میزیانێ زۆر جار لە مانگی ڕەمەزانە فرسەتە بە تایبەتی کە ئێواران بە گورژومێک ئاوێکی زۆر دەخوات و شلەمەنیکی زۆر دەخوا و دوای بە پەلە دەچێت بۆ میزکردن و دوای دەچێت بۆ تەراویح بەڵێ من لە ڕێی نوێرنگەکەی خۆمەوە ساڵانە چەندین نەخۆش دەبینم ئەڵێ دکتۆر من بەس مانگی ڕەمەزان بەرفڕێدەم بەس مانگی ڕەمەزان جاری وا هەیە بە درێژایی تەراویحەکە بە درێژایی ئەو مانگە دوو بەرسێ بەردم فڕێداوە بۆ لەبەرەوەی جوڵە و حرەکەیەکی زۆری تایە لەبەرەوەی نوشتانەوەیکی زۆری تێدایە لەبەرەوەی ئاوخواردنێکی زۆری تێدایە لەبەرەوەی دەستنوێژگرتنی زۆری تێدایە لەبەرەوەی کە شپرزە دەبیت و لە ئەنجامی ئەم شلەمەنێ زۆرە دەخۆیت و پاڵدەنێت بە هەموو ڕمل و بە هەموو بەرد و بە هەموو زیخەکانی کە لە ناو گورچیلە و بۆڕی میزایە چانسی فڕێدانی زۆرترە تۆ لەکوێ بە درێژایی ڕۆژانی تر ئەگەر 2 پەرداخ 3 پەرداخ ئاو بخۆی ئەویش 3-4 ساعت لەکوێ ئێواران کە پاشێو دەکەیتەوە لە پڕێکا ڕەنگە 5 پەرداخ 6 پەرداخ ئاوش لە بەنیت خواردبێ و هەمووی دەچێت بۆ گورچیلە و پاڵێک دەنێ بە هەموو ئەو شتانەوە بۆی بە جوانی بە مەزبووتی پاکی بکاتەوە لەبەرەوە یەکێکی تر لەو حاڵەتە دەرونیانی کە دەتەوێت نە ئاسوودە نەبیت دەرونت دروست بێت یەکەم ئاو شلەمەنی زۆر بخۆ دووەم استفادە لە مانگی ڕەمەزان کە سێم ئەگەر بەردی گورچیلەت هەیە من دەڵێم تۆ دەرونت با دروست بێت فرسەتە ئێواران پارشێوان بۆی دابنیشێ بە جوانی و مەزبووتی ئاو زۆر بخۆ و بە تایبەتی ئەو کاتانش کە
کە ڕۆژ و دەشکێنیتەوە زۆرتر گرنگ بە شلەمەنی بدە، زۆرتر گرنگی بە ئاو بە شەربەت و بڵێن بە ئاوی میوە بدە، دڵنیام تۆ گورچیلت ئاسوود دەبێت و لاشت ئاسوود دەبێت و دەروون دروست دەبێت و ئەو بێتاقەتی و ناڕەحەتی کە هەمیشە لە مێشکات چکە و کەسانی کە بۆست بەردی گورچیلیان نییە هەمیشە بیلەوە دەکەن و تۆ بڵێ ڕۆژە لە ڕۆژان گورچیلەم لە ئیش نەکەوێت، تۆ بڵێ ڕۆژ لە ڕۆژان پێویستم بە گورچیلە کڕین نەبێت، تۆ بڵێ ڕۆژە لە ڕۆژان پێویستم بەوە نەبێ گورچیلە دەربێنم، بۆی ئەم دەروونە دروست بێ و ئەم بێتاقەتی و ناڕەحەتێت نەمێنێ دەبێت سوود لە مانگی ڕەمەزان وەرگری و دەبێت ئەم چێژ و لەزەتەی کە ئێستا لە شلەمەنی و لە ئاوی وەردەگریت لە دوای مانگی ڕەمەزان ژوارە خۆت بکەی بۆی بتوانی ئاسوودەبی، بۆی بتوانی تاکێکی خۆشبەخت بی لە ناو کۆمەڵگادا.